سلااو شلونن ئەوە هاتووین بۆ بنێو خەڵەفی لێرە قەرارە بچین بۆ باغێکی بۆ شامە دایرە خۆشە مەسیرێکی زۆر جوان و خۆش پڕ لە میوە وەش دێبەرە لە خوارەوە دیارنێ لێرە ئەو مشکلانەی لێنی ئەو تاوەش دێبەرە وی هەوای چەند خۆشە یانەگە ئەوە خۆین چاک لە بەڕۆژانە چەند جوانن ئەوی جوان دیکە مەسیرەکەی زۆر خۆشە زۆر جوانە هەڕێگاکەی دەڵێ چی دایە؟ چا هەموو شیلانانەی لێنی اینجا هەگە پاییزە نستانە گەشتون پاییزە دەگەن ئاها چەندی شیلان ئەو سەربانەش سێوی وشک و کاڵەک و ڕێعانە و ئەوش لەواشە کە سازیان کردووە دوای تەماتە و هەڵوچە و چا هەموو شتە خۆشی ناوەشک ببێ ئەو قسمەتە ئێرە دەڵێ شمالە دارانە سەریان لەگناتەوە وەلی تاریک بووە هەوای تاریک بوو دیارە نییە گەیشتینە لێرە دەبین لێرە دەنیشین بۆ شامێ دەمانەوێ باسرمە تەماتە و باینجانی ساز بکەین جا لێرە دانیشوینەوە لە بنەو پلوسکەی هێرۆ خامۆ چ دەکەین تەماتە قاج دەکەم ئاوی زەدەیان خۆ باسرمە سابینە زۆر پیازانمان بۆ دەکەم ئەتش بۆ دانانیشیدا بەهار خانمیش باینجانەکان وردەکات ئەمیشدان خۆم ئەسرینیش نزدارەگەرە نەخشە وەڵا فیلمەکەن حەز بتاز بە پێشویدا اینقدر صفا بردیم از اینجا کنار شما مجموعتون عالی قربونه ما هم همینطور انشالله که بیایم بوشه جبران کنیم براتون سابینا خانم خود کسی دکتا هاتون سيبك القصابي ناقصة جاب بدرتي وانك ضلي هذا سيدي محمد عند الله ناقصة ئاو کام هەربەلی ئەوکەی ئەوشتی کەم ها ویجێڕم مانە سەر ئاوری بۆنی لە پاڵکەین دێ فشاری بیا ئافرین أنا كاي تاكم نينا وا روشانية خوبي نيا بردا ئەیرو کوێر بووم دوو کەڵە دەکا ئاورەکەوان این مالتنی میشه ماڵتێ با انگلیسی داشت زنگ زده بودیم با هم حرف بزنیم تصویری أول دفعة بودا خدراوي پیازەکان باشا قلتم ياسا
دمانه لبخال لباري فلسفي دا متابعة عبوا دمانه يعني كي همین متموضع رفیق برادر که میدی ناس مزودی دستونه سوته که دوستی پشت پیاسه او کارتی بیس وایس که این هیزوما خیسن چه کار میکنین؟ جان هیزوما که خیسن چطوری آتیش میزنین؟ آره الان فیلمش رو نشون میدم تو برف که آتیش روشن کرد هو یعنی چی؟ ای سرتاوی شینوه یادی زور خوش کسی منو سر مواد احساس کنیم تاکش وان ساز بو تای سراوری به به ساز بو آزاد هشم پیاسه توی فرنگی چند داری توی جلو یه سانتی بالا بسیار دقیق شد سین سفرکی راخین رکی بعد مالک رزینیه دست خوش